بینەرانی ئازیز سڵاوتان لێبێت. لە ئەنجامی مناقەشاتی ناوزوتنەوەی چەپ و کۆمەنیستی ئەو کاتی جیهانیدا کۆمەڵە وەک ڕێکخراوێکی چەپی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران هاتەکایەوە. ئەمڕۆ نزیکەی 42 ساڵ و نزیک بە نیو سەدەلکاری سیاسی ئاشکرا و نهێنی بەردەوامە و لەو مێژۆ درو درێژەدا ئەم ڕێکخراوە چەپە بە چەندین قۆناغی مێژووی و سیاسی جیاوازدا تێپەڕیوە و هەمیشەش وەک هێزێکی سەرتاسەری ئۆپۆزیسیۆنی ئێرانی خۆی پێناس کردووە. لە ماوەیەدا چەندین ڕەوت و گروپ و ڕێکخراوی جیاوازی دیکەی لە کوردستان و دەرەوەی کوردستان و تاراوگەی لێکەوتۆتەوە. یەکێک لەو ڕێکخراوانەی کە لە هەناوی کۆمەڵەوە هاتووە دەرەوە کۆمەڵەی شۆڕژێری زەحمەتکێشانی کوردستانی ئێرانە کە لە ساڵی 2000ەوە وەک کۆمەڵە و ڕێکخراوێکی سەربەخۆ بە یەکجاری جیابوونەوەی خۆیان ڕاگەیاند. بەڕێزان، بۆ قسەکردن لەسەر مێژووی سەرهەڵدانی چەپگەرایی لە ئێران و کوردستانی ڕۆژهەڵات و ضرورەی دروستبوونی ڕەوتی کۆمەنیستی و چەپگەرایی لەو ڕۆژگارەدا و سەرهەڵدانی پێگاتە سیاسی جیاوازەکان و هۆکارەکانی جیابوونەوەی باڵی کۆمەڵی شۆڕژێر و دەرەنجامەکان و هەروەها پەیوەندیەکان و استراتیژی سیاسی چەپەکان و مەسلەی فیدراڵیەت و سوسیال دیموکرات و ئایدیای مارکسلینینی و ماوی لە نێو ئەم ڕەوتانەدا ڕوودا و مێژوو بە گرنگی زانی میوانداری بەڕێز عەبدوڵای موحتەدی سکرتێری کۆمەڵەی شۆڕژێری زەحمەتکێشانی کوردستانی ئێران بکات بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرێ. کاک عەبدوڵای گیان بە خۆشحاڵیەوە خۆشحاڵ بووین بە ئامادەبوون و بە خێراتنی گەرم دەکەین بۆ بەرنامەی ڕوودا و مێژووی. زۆر بەخێر بیت. زۆر سپاسان دەکەم و سڵاوم هەیە بۆ هەموو کارمەندان و بۆ هەموو بینەرانی تەلەڤیزیۆنە خۆشەویستەکەی ئەنارتی. زۆر سپاس مامۆستا گیان، زۆر بەخێر بیت. کاک عەبدوڵای گیان، من پێم خۆشە سەرەتا بەو پرسیارە دەست پێ بکەم کە ئایا ضرورەی دروستبوونی ڕێکخراوێکی چەپی ڕادیکاڵی وە کۆمەڵە لەو ڕۆژگارەیە چی بوو؟ یاخود بڵێم ڕێکخراوێکی چەپ و مارکسی وەڵام بە چ داخوازی سیاسی و کۆمەڵایەتی ئەو کاتی ڕۆژهەڵاتی کوردستان بوو؟ ئایا پێویستی دروستبوونی و ئامانجە سەرەکیەکانی ئەم ڕەوتە چەپە لەو ڕۆژگارەیە چی بوو؟ لە ڕاستیدا سێ سەرچاوەی گەورە بە بڕوای من دەتوانین ناودێر بکەین بۆ ئەوەی دەستیاندا دەزیەک و کە پێک گەیشتنەوە و لە تێکەڵبوونەوە و سنتێزی ئەو سێ سەرچاوەیە ئێمە ڕێکخراوی کۆمەڵەمان پێکهێنا یا ڕێکخراوی کۆمەڵە بەرهەمی تێکەڵبوون و لێک هەڵپێکرانی ئەم سێ ڕەوتە و ئەم سێ سەرچاوەیە. سەرچاوەیەکیان بریتی بوو لە لایەنی کوردستانیەکەی، لایەنی خەباتی کوردی وەکە دەزاننەوە لە دەیان ساڵ و پتر لە 100 ساڵە درێژەی هەیە. ئەگەر بە مانای نوێی خۆی بیڵێن نزیک 130 ساڵە بزوتنەوەی کوردایەتی لە هەموو پارچەکانی کوردستان هەیە و لە کوردستانی ئێرانیش چەندین قۆناغی گەورە لە پێکهاتنی کۆمەڵی ژێکاف، دوای حیزبی دیموکرات، کۆماری کوردستان و هەموو ئەوانە تێپەر بوو. لەبەر ئەوە سەرچاوەیەکی گەورەی من بەوە دەزانم. بەڵام لەو ناوەدا بە تایبەتی شتێک تەسیر و کاریگەری زۆری بوو، ئەویژەوەی ئێمە وەکو ڕەوتێکی ڕەخنەگر کە چیدی قایل نەبووین بە حیزبە تەقلیدیەکان و پێمان وابوو نوێخوازیەک پێویستە، نوێکردنەوەیەک پێویستە لە بزوتنەوەی کوردیدا. ئێمە خۆمان زۆر بەنزیک دەزانی لەو بزوتنەوەی کە 1968-69 پێک هات لە حیزبی دیموکراتی کوردستانی ئێرانی ئەو کات جیابووەوە بە سەرۆکایەتی کەسانی وەک کاک اسماعیلی شەریفزادە و مەلا ئاوارە و کەسانی ئاوا، ئەوانە خۆیان ڕەوتێکی ڕەخنەگر بوون لە ناو حیزبی دیموکرات، چیدی قایل نەبوون بەو چوارچێوە پێشووە. ئێمەش بۆ خۆمان لەو نوێخوازیەدا بووین. بەرحاڵ ئەمە دەتوانین زۆری لەسەر بڕۆین، بەڵام یەکێک لە سەرچاوەکانە. سەرچاوەیەکی دیکە بە بڕوای من بریتی لەوە بوو کە ئەو گۆڕانکاریانەی کە لە ئێران و لە وڵاتی ئێراندا لە 60ەکاندا پێک هاتن. لە 60ەکاندا ئیسلاحێکی ئەرزی لە ئێران کرا و کۆمەڵێک ڕێفۆرم کرا، دیارە لەژێر تەسیری هۆکاری ناوخۆیی و هۆکاری دەرەکی و ئەو وەختە جۆن ئێف کێنیدی لە ئەمریکا هاتە سەرکار لە دیموکراتەکان بوو و تەسەوری ئەوە بوو کە دەبێت دوو کار بکرێ
بۆ ئەوەی لە دەورەی جەنگی ساردا کە تازە خەریک بوو شکڵی دەگرت بتوانن ئەو وڵاتانەی کە دۆستی ئەمریکان و لە بەرەی غەرب و ڕۆژاوادان بوەستنەوە بەرامبەر بە هێرش یا بەرامبەر بە نفوزی کۆمۆنیزم. ئەو دووەش لە ڕوانگەی ئەوانەوە لە ڕوانگەی ئەو کاتی ئەمریکا و بریتی بوو یەکیان لە پەرەسەندنی ئابووری دەبێ وڵات ئەو وڵاتانی جیهانی سووەم لە دواکەوتووی ئابووری نەجاتیان بێ و بچنە قۆناغێکی پێشکەوتن، پیشەسازی، مۆدرنیزم، سەنعات و هەموو ئەو شتانە کە ئەمە بەلایەنەوە گرنگ بوو و بۆ ئەو مەبەستەش پێویستی هەیە بە ئیسلاحێکی زەراعی، چون بەڕاستیش دەزانین وڵاتانێکی گەورەی وەکو کە ئێستا بوونە گەورە، وڵاتانی گەورەی پێشکەوتووی جیهانین بەڵام لە ئاسیان وەکو کۆریای باشوور و وەکو تایوان و هەموو ئەوانە وە سینگاپۆر و ئەوانە هەمووی لە ئیسلاحی زەراعیەوە دەستیان پێکرد و کەوتنە سەر ئەو گەشە سندنە ئابووریە. یەکەم پێی وابوو دەبێت ئەوە بکرێ و ئەو وڵاتانەش بچنە ناو بازاری جیهانی سەرمایەداریەوە لەو دواکەوتویی و اقتصادی خۆبژی و ئەوانە ڕزگاریان بێ و دوو هەم پێی وابوو کە دەبێت ئیسلاحاتێکی سیاسی و کۆمەڵایەتیش بکرێ و دەرەجەیەک ئازادی و لیبرالی بدرێ بە وڵاتانە. بۆیەش ئیسلاحاتەکەی کە شاخۆی دواتر ناوینە ئینقیلابی شاه و مەردوم، یعنی شۆڕشی شاوگەل، بەڵام ڕاستیدا ئەوە پێشنیاری بەڵێ جۆن ئێف کێنێدی و ئەوان بوو و حکوومەتێکی خوازیار و سەر بەم ڕێفۆرمانەشیان هێنا سەرکار لە ئێران کە دکتۆر ئەمینی بوو. ئەمانە ساڵێک دوو ساڵی ئەوەڵ حکوومەتەکە لە سەرکار بوو، دوای شا ئەوانی لابرد ئازادیە سیاسیەکەی کە بۆ ساڵێک ساڵ و نیوێک دابووی و بوو بە مای چەندین میتینگ و خۆپشاندانی گەورە و جارێکی دیکە جەبهەی میلی کە سەر بە موسەدیق بوو ڕێگەی پێدرا لە ئێران لە ساڵی 1961 و 62 وردە وردەشا ئازادیە سیاسیەکانی نەهێشتەوە، لیبرالیزمەکەی نەهێشتەوە، بەڵام ئیسلاحی زەراعیەکە مافی دەنگدانی ژنان و کۆمەڵێک شتی ئابووری و کۆمەڵایەتی هێشتەوە. ئەمە وای کرد کە ئێران نەک بە ساڵێک و 2 ساڵ بەڵام بە 10 ساڵ و 15 ساڵ تازە لە چوارچێوەی وڵاتێکی سرف دەرەبەگایەتی بە پەیوەندی دەرەبەگایەتی بە ئیقتیساد و ئابووری خۆبژی و داخراو بێتە دەرێ بچێتە نێو بازاری جیهانیەوە و پیشەسازی و ئیقتیسادی کاڵایی، شارنشینی، پەیدابوونی چینێکی فراوانی کرێکاران، پەیدابوونی خوێندەواری زۆر لە ئێران، ئەوانە هەموو بێتە ئاراوە. ئەمە گۆڕانکاریەکی گەورە بوو. زۆر جار چەپەکانی ئەو سەردەما یا ئۆپۆزیسیۆنی ئەو سەردەمی ڕژیمی پاشایەتی هەستیان بۆ گۆڕانە نەدەکرد، پێیان ساختە بوو، پێیان وابوو هیچ نییە، بەڵام لە ڕاستیدا ئەم گۆڕانانە گەورەترین کاریگەریان لەسەر کۆمەلگای ئێراندانا و ئێرانیان تازە لەو قۆناغە هێنا دەرێ. هەروەکو عەرزم کردی چینێکی گەورەی کرێکاران هاتنە ئاراوە، خوێندکاران بە فراوانی هاتنە ئاراوە، ژنان و کاری ژنان و ئیشتیغالی ژنان ئەوە بوو هاتە ئاراوە، خوێندەواری زۆر بوو، خەڵک لە لادێکانەوە کۆچیان کرد هاتنە شارەکان، دەستکەوت و داهاتی ئابووری خەڵک زۆرتر بوو. هەموو ئەوانە گۆڕانکاریەکی گەورەی پێکەنا لەگەڵ خۆی ئەمانە لەگەڵ خۆی ئۆپۆزیسیۆنە تەقلیدیە سنەتیە کانی ئێرانیشی وەلانە ئۆپۆزیسیۆنێکی جەدیدی هێنا، نوێی هێنا لە ئێران، دیارە بێزگە لەوانە هۆکاری جیهانیش بوو. ئەوە بڵێ ببوورە کەواتە لە دەرەنجامی ئەم بۆچوونەی بەڕێستانەوە توانین بڵین کە نە کۆمەڵی ژێکاف و نە حزبی دیموکرات و دوجار نە کۆماریش نەیتوانی ئەو بۆشایە سیاسی کە لەو ڕۆژگارە هەبوو پڕی بکاتەوە و 100% وەڵامدەرەوەی خواستەکانی خەڵک بێت، بۆیە لە دەرەنجامە ڕەوتی چەپی ڕادیکاڵی و کۆمەڵە دروستە بێت. کۆمەڵی ژێکاف هەمیشە بۆ ئێمە زۆر خۆشەویست بوو و وەکو نۆستالژیەکی گەورەوا بوو و بێت تەسیریش نەبوو لەوە دواتر ئێمە ناوی کۆمەڵە هەڵبژێرین بۆ خۆمان، یەکێک لەو هۆکارانە بوو. کۆمەڵی ژێکاف وەکو ڕێکخراوێکی زۆر پاک و خاوێن و خۆڕسک و هەڵقوڵاوی
پێویستیەکانی ئەو سەردەمەی کۆمەڵگای کوردستان هەمیشە بۆ ئێمە جێگەی ڕێز بووە و دەورێکی مێژووی زۆر پێشکەوتن خوازانەشی لە کوردستان جێراوە. دواتر کە کۆماری مەهاباد هاتووە ئەوەش دەزانین قۆناغێکی زۆر گەورە بووە لەدا بۆ ئێمەش تەبعاً ئەویشەر جێگای ڕێز و کوێک لە ئەزمونە مێژوویە گەورەکانی کوردی بووە. بەڵام لەبیرتان نستەوە کە لە 1946ەوە ئەوە نەما بوو. ئێمە 1960 یعنی 21 ساڵ دواتر پێکاتوین. ئەم 21 ساڵە بوو کە ئەو گۆڕانکاریە گەورانە پێکاتن. ئەم 21 ساڵە بوو کە نەوەیەکی نوێ لە کوردستانی ڕۆژهەڵات سەری هەڵدا حیزب تەقلیدیەکەی ئەگەر بڵێن تەقلیدی حیزبی ئەو سەردەمە کە حیزبی هەموو کەس بوو، حیزبی دموکراتی کوردستانی ئێران ئەو وەخت زەرفێک بوو یا قاڵبێک بوو بەڕاست و بەچەپ و بە شاری و بەلادەیی هەمووی تێیدا بوو. حیزبی دایک بوو چونکە هەمووانی تێدا بوو. بەڵام وردە خۆی ئەوانە بەهۆی زەبر و زەنگ و ئێعدام و کوشت و بڕ و زیندان و خستنە پەراوێز و چوونە تاراوگە و ئەوانە چیدی ئەو جۆرە لە مەیدان نەمابوون. کۆمەڵە لە نێونەوەی نوێی خوێندکاری زانکۆکان پێکات و حیزبی بە بڕوای من ڕێکخراوی سەردەمێکی نوێ بوو کە نە کوردایەتی دەویست بەڵام نەک عینەنە و کوردایەتی پێش و چەپایەتیشی تێکەڵ کرد بوو بەرهەمی ئەو وەزع بوو. کەواتە ناونانی کۆمەڵە هەر بەو پێودانگەی بەڕێستان ئاماژەتان پێکرد. نزیکیەکی ئایدۆلۆژی و سیاسی لە کۆمەڵی ژێکافەوە هەبوو، ینی کاریگەریەکی بە جۆرە لە جۆرەکان لەسەر ڕوتی چەپی کۆمەڵە هەبووە. زۆر شتەکانی کۆمەڵی ژێکاف بۆ ئێمە جێگای ڕێز بوون. یەکێک لەوانە سربەخۆییەکەی بوو کە لە بەرابەر هەموو فشارەکانی ئەو سەردەمە ڕاوەستا نەبوو بە پیاوی ئینگلیس وەک رووسەکان بیریان دەکردەوە، نەبوو بە پیاوی ڕووس وەک ئینگلیسەکان لی دەترسان و هەمیشە ئەو سربەخۆیی خۆی پاراست و شتێکی شارستانیانەش بوو. زۆر کەس پێی وایە بۆ کۆمەڵەی ژێکاو ئەو وەختە زۆر نێوانی لەگەڵ خەباتی چەکداری نەبوو. دەبێت بچێەوە ئەو بارودۆخە تا بزانی بۆ وایە چەک ئەو وەختی بەدەست عشایر بوو. چینی مام ناوەنجی شارەکان خۆچەکیان پێ نەبوو. خۆ پێشمەرگایەتی تازە بابەت و نوێ لە ئارادانە بوو ئەو وەختە. بۆیە ئەوان زۆرتر لەسەر کاری ڕۆشنبیری، لەسەر کاری شارستانی، لەسەر بە ئاگاهێنانەوەی خەڵکو و ڕێکخستنی چین و تۆژەکان کاریان دەکرد چونکە پێیان وابوو ئەگەر بیکەن بە چەکداری دەکەوێتە بزوتنەکۆت، دەکەوێتە دەست سەرۆک عەشیرەتەکان کە دواتری ژوای لێ هات بەداخەوە و بۆیە خۆیان لەوەش دەپاراست لە سەردەمێکدا. دەتوانم بڵم بۆ ئێمە جێی ڕێز و خۆشەویستی و وەکو بەشێک لە مێژووی جێگای ڕێزی گەلی کورد هەمیشە تمەشامان کردووە. بەڵام ئەوە بۆمانە نییە ئێمە ڕاستە و خۆ هاتوین بیر و باوەڕی خۆمان لەوێ هەڵێنجاوە. من مەبەستێکی ئاوام نییە. بەڵێ زۆر باشە لە ئەوە بارودۆخێکا و لە زروفی سەرهەڵدانی سیاسەتێکی نوێی چەپ و ڕادیکاڵیا ئەمێ پرسم بەشداری ئێوە وەک عەبدوڵای موحتەدی لە خەبات و کاری سیاسی ئەگەڕێتەوە بۆکەی ئایا ئێوە لە دەستی دامزرێنانی کۆمەڵە بوون یاخود دوای دامەزرانی ئەو ڕێکخراوە چەپ ڕادیکاڵیە پەیوەندیتان بە کۆمەڵەوە کرد؟ نەخێر من لە دامەزرێنەرانی بووم. بەڵێ ئەو سەردەما ساڵی بڵێن 67 و 68 و 69 ئەوانە سیاسیەکانی ئەو سەردەمەی کورد کە زۆرشیان لە ئێمە و لە ئێمەمانان بەتەمەنتر بوون و هەروەهانەوەی ئێمە کە تازە دەگەیشتێ و تازە بوو بە خوێندکار لە زانستگاکانی تاران و شارەکانی دیکە ئێمە هەمومان بە دوای ڕێگە چارەیەکدا دەگەڕین. دەمانزانی دەبێت کارێک بکرێ، هەستمان بە بۆشاییەک دەکرد. حیزبی دموکراتی کوردستانی ئێران ئەو چالاکی کە جاران بووی نەمابوو بەهۆی ئەو سەرکوت و کوشت و بڕێ کە تیان خست بوو تەری پەڕیوەی هەندەران بوو. شتێکی تازەش لە ئارادا نەبوو. خەباتەکەی کاکسمالی شەریف زادە ئەوانە زۆر ئیلهام بەخش بوو، بەڵام وەک ئەستێرەیەکی شەوی تاریک بوو لە تەواو بوو کوژایەوە. ئەوانە هەمووی ئێمەی هان دەدا بۆ ئەوە دەبێت شتێک بکەین و ئەو شتە ناتوانێت سەرەتاکەی خەباتی چەکداری بێ. ئێمە بۆ قەنەعەتە گەیشتین کە دەبێت لە ڕێکخستنەوە دەست پێ بکەین، لە وشیاری کاری سیاسیەوە دەست پێ بکەین.
و جیلێک دروستکەین کە ئەو جیلە تەیار بێ بە وشیاریەکی تازە بۆی زۆر لە ناو خۆماندا داهاتوین و دەچوون و بیرمان دەکردەوە ئەنواعی کۆڕ و کۆمەڵ هاتوو چۆ یەکمان دەکرد دەچوین بۆ گەڕاند بۆ میوانی بۆ ئەملاولە تا لەو پرۆسەیەدا ئەوانەی لەوانی تر بە بڕوای خۆمان جددیتر بووین و کەوتبووینە شوێنکارەکە یەکترمان دۆزیەوە و لە پاییزی 1969 ئەو ڕێکخراوەمان پێکەنا کە دواتر بە ناوی کۆمەڵی شۆڕژگەر ناوی دەرکرد و ئەو یەکەم ناویشی هەر ئەوە بوو من بەڵێ لە دامەزرێنەرانی بووم و دوای ماوەیەکی کەم ئەو ڕێکخراوە نهێنی بوو ژێرزەمینی بوو خۆنی دەتوانانی ئینتیخاباتی دموکراتیکی تێدا بکرێ بۆ هەڵبژارنی سەرکردنەوەی ماوەی 10 ساڵ پێم ماوەی 10 ساڵ کاری نهێنی کراوە ماوەی 10 ساڵ تقریبان بە شتێک لە 10 ساڵ کەمتر بەڵێ خەباتێکی نهێنی کرد چەندەها جار گیراین خەڵکمان لێ گیرا بە تاک بە جەمعی زۆرتر بەڵام خۆشبەختانە لە هیچ حاڵەتێکدا قەوارەی ئەم ڕێکخراوە نەدرکا بۆ ساواکی شا و بۆیە توانی سەرنجام بمێنێتەوە و بەردەوام بێت چوار کەس کە دواتر بوون بە 3 کەس یەکەم ناوەندی ئەم ڕێکخراوە بوون کە کاک فوئادی مستفا سوڵتانی کاک حەمەحسێنی کەریمی بوون و من دوو کەسەکەی ئەوەڵ بەداخەوە گیانیان لە دەستدا لە دوو قۆناغی جیاواز زۆر باشە کاک عەبدوڵڵا زۆر کات ئەوترێت کۆمەڵە تایبەتمەندیشی کوردستانی پێوە دیار نەبوو بەهۆی کە لە کوردستان و لە نێو خەڵکی کورد و شارە کوردیەکانەوە هەڵ نەقوڵاوەندی کە لە زانکۆکانی تارانەوە سەرچاو ئەگرێت و هەندێک جاریش کەم تا زۆر لە ژێر کاریگەری حیزبی تودا بووە و ئەم قسانە چەند ڕاستن سەبارەت بە کۆمەڵی ئەو کات نەخێر هیچیان ڕازنین هەر کامیان تەوزیحتان عەرز دەکەم پێم وایە توام نیشانی بدەموانە بوو جارە یەکەم حیزبی توودە مەعازەڵڵا ئێمە حیزبی توودەمان قبوڵ نەبووە ئەسەن ئێمە یەکیەتی سۆڤێتمان وەکو کەمپی سۆسیالیستی وەردوگای سۆسیالیستی قەت قبوڵ نەبووە ئێمە خۆمان بە چەپێکی سربەخۆتر دەزانی و ئەوە بوو بە سەرچاوی دوژمنایەتێکی گەورەی حیزبی توودە لەو کاتەوە تا ئێستا کە بەحاڵ ماون نەژماون بەڵام تاکوتەرا لەم لاولەولا سەردێنن ئێستاش لە بیریان ناچێتەوە دوژمنایەتێ لەگەڵ ئێمە بکەن چون حیزبی توودە کە دیارە وەختی خۆی حیزبێکی گەورە بوو و ناتوانانی کاریگەریە پۆزیتیڤەکانیشی نەبینی لە سەرەتادا بەڵام وردە ئەوانە بوونە پاشکۆی سیاسەتی دەوڵەتی خارجی دەوڵەتی یەکێتی سۆڤێت و ئیتیحادی شوورەوی و لەبەرەوە سیاستەکانیان لەو ئاستەدا بوو ئێمە بە هیچ جۆرەوانمان قبول نەبوو و ئەوانیش ئێمەیان بە ناوی دروستکراوی CIA ناو دەبرد ئەمە لەبەرەوە لەگەڵ ئەوان قەت نەبووین ئەمە پەیوەندی بە کاک عەبدوڵڵا ببوورە پەیوەندی بەوە بوو کە ئەمان وەکتودا لە ژێر کاریگەری شوورەویە کاریانە کرد یاخود پەیوەندی بەوە بوو کە لە دوجارە پاڵیانە بە دەسەڵاتداری ئێرانیەوە پێش ئەوە مەبەسم ئەم هۆکارانە کاریگەری لەسەر دابڕانی ئێوە هەبوو لە توودا ینی ئێمە یەکەم سیاسەتە جارێ بەر لەوە باسی شوورەویش بێتە ئاراوە ئێمە ڕەخنەگر بووین لە ئەزمموی حیزبی توودا ئەو جیلەی کە منی تێدا بووم ئەو نەوەیە و ئەو نەسلە بەشی هەرە زۆری حیزبی توودەی قبول نەبوو عەرزم کردی ئۆپۆزیسیۆنێکی تازە لە شەستەکاندا لە ئێران سەری هەڵدا ئەسن کەس تقریبان کەس زۆر کەم کەس مابوونەوە لە ئێران حیزبی توودایان قبول بێ ئێمە یەک لەوانە بووین پێمان بوو یەکەم پێمان وا بوو حیزبی توودە سیاسەتی هەڵەی بووە و بە سیاسەتی هەڵەی خۆی وای کردووە ڕێگەی خۆش کرد بۆ ئەوە شاک و دتا بکە و حکوومەتی نیمچە دموکراتیکی دکتۆر مصدق لە ئێران لابەرێ لەبەرەوە سیاسەتەکانی حیزبی توودەمان لە ئاست ئێران لە ئاست کوردستان و لە ئاست هەموو شتێک پێخراب بوو دووهەم پاشکۆبوونی حیزبی توودەمان بۆ سیاسەتی خارجی شوورەوی پێخراب بوو و سێهەمیش کە لە هەمویان دیارە کاریگەرتر و دزێوتر بوو ئەوە بوو کە حیزبی توودە لە شۆڕشی ئێراندا لە 1970 لەگەڵ حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران کەوت هەتا توانی خراپەی ئۆپۆزیسیۆنی کرد و هەتا توانی ڕژیمی کۆماری ئیسلامیشی پاڵ پێوە ناو هاندا و زانیاری دانێ بۆ سەرکردنی باقی ئۆپۆزیسیۆنەکان بەڵام دیارە عاقیبەت بۆ خۆشی پێوە بوو
و بەداخەوە زۆر کەسیشیان لە خۆیان گرت و ئەشکەنجیان کرد و کوژران و پرژوو بڵاویان کردن لەر حاڵدا کەوا بێم بەستمەوە بە حیاتمان نێمە لەگەڵ حیزبی توودەی ئێران دانومان نەکوڵاوە ئەو سەبارەت بە کوردستانی بوونی کۆمەڵە و سەر هەڵدانی لە زانکۆکانی تارانەوە ئەخ سەر هەڵدانی لە زانکۆکانی تاران ئێمە خوێندکاری کوردی زانکۆکانی تاران بووین ئەمە یەک تەنها لە زانکۆکانی تارانیش نەبووین ئاخر ئەم جۆرە ڕێکخراوە سیاسیانە بنەمایەکی ڕۆشنبیریان دەوێ ڕاستە ئێمە خۆمان بە حیزبێکی سەر بە کرێکاران بە زەحمەت کێشان بە چەو ساوەکان و چینە بندەستەکانی کۆمەلگای کوردستان دەزانی و خۆمان بە حیزبێکی چەپ دەزانی بەڵام حیزبێکی چەپی کوردی بووین ئێمە بەپێچەوانە هەڵقوڵاوی کۆمەلگای کوردستان و هەڵقوڵاوی سنتێزی ئەم سێ سەرچاوە بووین سەرچاوێکی کوردستانی سەرچاوەیەکی ئێرانی سەرچاوێکی فیکری جیهانی کە خۆی زۆر لێکدانەوەی تری دەوێت بەڵام کەوابێ ئێمە لە کۆمەڵی ژێکاف لە حیزبی دموکرات لە شۆڕشی ئەیلول زۆر کاریگەری بەسەر ئێمەوە بوو بەسەر ئێمەوە بەسەر هەموو کوردی ئێران هەبوو شعوری نەتەوەئی لە هەموو کوردستانی ئێران بردەسەرێ هەر وەکو دوایان نەکسە و شکستەکەشی زۆر کاریگەری لەسەر ئێمە و لەسەر خەڵکی دیکەدانە اینجا بزوتنەوەکەی ساڵی 69 وەنیە ئەوانە هەمووی کەوابێ ئێمە نەخێر سەرچاوەیەکی قوڵی کرێکاریمان بووە قوڵی کوردستانیمان بووە هەر لە سەرتاوە و لە زانکۆکانی تارانیش ئێمە خوێندەوارانی کوردی زانکۆکانی تاران تەورێز و هەروەها شارەکانی کوردستان بووین هەندێکیشیان دەرچووی زانکۆ بوون و خەریکی ئیش و کارکردن بوون لەبیرتان نەچێ ئێمە بەشێک کە زۆر تەسیری و کاریگەری بوو لە کوردستان مامۆستاکان بوون مامۆستای شار و لادێکانی کوردستان زۆر ئێمە خەڵکمان تیاندا زۆر باشە کاک عەبدوڵڵا دەوترە سەرەتا کۆمەڵە وەک ڕەوتێکی چەپی ڕادیکاڵی و مارکسیلینی خۆی نمایش کرد و خۆی ناساند بەڵام دواتر بە جۆرەکان کەوتە دژایەتیکردنی دیموکرات و وەک بەدیلی دیموکرات خۆی پیشانە ئەم بۆ چوونە ئەم قسەیە چەند ڕاستە لەسەر سیاسەتی ئەو کاتی کۆمەڵە ئەوەی کە ئێمە حرەکەتێکی چەپ بووین ڕێکخراوێکی چەپ بووین ڕێکخراوێکی مارکسی بووین شتێکی زۆر ڕاستە بەڵام ئێمە دروست نەبوو بووین بۆ دژایەتی حیزبی دموکرات شتی ئاوانیە بەڵام بۆ خۆشت دەزانی حرەکەتێکی نوێ کە لە کۆمەلگایەکدا سەر هەڵدەدا دەبێت سنووری خۆی لەگەڵ حرەکەتەکان و بزوتنەوەکان و حیزبەکانی پێشخۆی جیاب بکاتەوە ئێمە سنووری خۆمان لەگەڵ حیزبی توودا لەگەڵ حیزبی دموکرات لەگەڵ جەبهەی میلی ئێران لەگەڵ ئیسلامیەکان وەنیە لەگەڵ هەموو لایەنێک دەبێت لەگەڵ فیدائیان خۆ فیدائیان چەپ بوون لە ئێران خۆ حیزبی توودە چەپ بوو ناکاکە لەگەڵ ئەوانیش ئێمە کە تۆ ویستت ڕێکخراوێک دروستکەی ئەم ڕێکخراوە دەبێت بنەمایەکی ڕۆشنبیری و فکری و تئۆری هەبێ و بۆ ئەو مەبەستە تۆ دەبێت خۆت تعریفکەی خۆت بناسیێنی و خۆت جیاوازکەیەوە لە لایەنەکانی تر و بڵێ کە بۆچی تۆ پێویستی بەڕاستی من پێم وایە پێکهاتنی کۆمەڵە وەڵامدانەوە بە پێویستیەکی ئەو سەردەمەی کۆمەلگای کوردستان بوو بۆ دژایەتی حیزبی دیموکرات پێک نهات بوو بەڵام گومان لەوەدانیە کە سنووری خۆشمان لەگەڵ ئەوان دیاری دەکرد و ڕەخنەی خۆمان لە ئەوانیش هەبوو زۆر باشە لە نێوان بلۆکی شوورەوی و فکری ماوی و مارکسیە کۆمەڵە لایەنگری کام لەم تێزە ئایدۆلۆژیە و بە کام تێزکاریە کرد ئێمە ماوەیەکی زۆر خۆمان بە چەپێکی سربەخۆ دەزانی سەرەتا چ دواتر بەڵام بۆ ماوەیەکی کەوتی نەژێر تەسیری فکری ماوەی چۆن فکری ماوەی خۆی یەکێک لەو فکرانە بوو کە ڕەخنەگر بوو لە تئۆری و لە ئەزمموی شوورەوی و یەکێتی سۆڤێت و لەو نەوعە چەپایەتە بەڵام ئێمە لەگەڵ فکری ماوەیش تا سەر نەچوین هاتینەوە سەر بنەما سربەخۆکەی خۆمان فکری کاسترۆ هەبوو فکری ماوەی هەبوو فکری شوورەوی هەبوو لە دنیادا چەپی سربەخۆ چەپی نوێ ئەوانە هەبوو ئێمە هەوڵمان نەدا خۆشبەختانە وامان لە خۆمان نەکرد کە بکەوینە یەکێک لەو چوارچێوانە و تازە تێچەقین دەرنێنەوە زۆر باشە ئێوە لە ساڵانی هەشتاکانەوە ئیدی ڕۆژهەڵات بەجێڵن و دێنە باشوور هۆکاری جێهێشتنی ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن کۆمەڵە و پارتەکانی ڕۆژهەڵات
پەیوەست بە چیەوە بوو یاخود با بڵێم بە پێیچ ڕێکەوتنامە و بە پێیچ مەرجێکی سیاسی ئێوە هاتنە باشووری کوردستان بەڵام پاش وەرگرتنی پشوویەک و ناوبڕێک وەڵامی پرسیارەکەم بەرەوە بەڕێزان پشوویەک وەرەگرین و دواتر بەردەوام بین.